سڵاوتان لێبێت ئازیزان، چۆنن؟ هیوادارم زۆر باش بن. تەڵان ئەمڕۆ خنکاڵی دروست دەکەین بۆ هەویرەکەی پێویستمان بە ئار دەبێ. تەوان من ئەم جۆرە ئاردەم بەکارهێنەوە، ئەگەر ئاردی بێش لە ریش بێ ینی مارکەکەی فەرقی هەبێ فەرق ناکە. من تقریبان 1.5 و ئارد بەکارێنم بە ئەمەشیان هەڵبسڕین ئاردەکە بکەینە ناوی. طبعا نازام تا چەند حەستان لەم خواردنەیە ئەی خۆن، بەڵام من بەڕای من یعنی خواردنی جیاوازیش بزانی و خواردنی دەرێش تاقی بکەیتەوە کە بزانی چ جۆرە خواردنێکیان هەیە و چۆنە چۆن. ئێمە زیاتر لە ئەرمەنیا و لە ڕوسیا ئەم جۆرە خواردنە زیاترە خوڕێ. طبعا بە یەک دەست تەزەی ئاجا ببورن. یەک هێلکەم پێویستە بۆ 1.5 ئارد، یەک هێلکە وەخوێکەش تقریبان ئێوازانن تۆزێک هەویر ئەیەوێت لەبەرەوە من 3 کەوچکی زەڵاتە لە خوێی تەیەکەم، بەڵام شەر نییە هەمان قیاسی من، چکە تۆ ئەگەر حەزت لەم خواردنە بێت و بتێ دروستی کەیتەوە توانی ئەو کاتە ئاردەکە کەمتر و شتانی تر کە ئێستا بەکارێنم هەمیان کەمتری تێکی، بەڵام هێلکەکە هەر یەک هێلکە، یعنی ئەگەر ئاردیش کەمتر بەکاربێنی هەر یەک هێلکە بەکارێنی و بەڵام ئەو کاتە خوێکە فەرقەکات. بۆ شێوە جوان جوان هێلکەکە لەگەڵ ئاردەکە تێکەڵەکەین و دواتر پێویستمان بە ئاو بێت. طبعا ئاوەکە ئاوی شلەتێن بێ، واتە نە ئاوی بەلوعای سارد و نە ئاوی کوڵ هاتوش، لە بینی هەردووکیانە شلەتێنمانەوێت. بەو شێوازە ئێستا ئاوەکەی تێکەین. ئاوەکەش سەرەتا هەمووی تێمەکە، بەش بەش ئاوی تێبکە بۆ ئەوەی بزانی هەویرەکەت چەنی ئەوێ، نەک لە پڕە ئاوی زۆر تێکەیت و دوایی بە ئاردی تر هەر ئیزافەی بکەیت و هەویرێکی باشت بۆ دەرنەچێت. لەبەرەوە ئاگاداری بە کەم کەمە ئاوکەرە ناوی. بەو شێوازە جوان جوان تێکەڵی بکە. تەوانەوە گەر خۆتان ئامێرەکەتان هەبێەوەی کە هەویر هەڵەشێلێ پێویست بۆ سەرێشێژ ناکە بەدەستی خۆتان، بەڵام ئەگەر نشتان بوو کێشەیەک نابێت توانین بەدەستی خۆ ئاو بۆ شێوازە هەڵی کێشی، هەڵی شێلی نەگەڵی کێشی ئاو بۆ شێوازە. هێشتا ئاوی ترمان پێویستە. طبعا ئەبێ هەویرێکی جوانمان بۆ دەرچێ، هەم بۆ کردنەوەی ئاسان بێ، واتە زۆر زۆر توند نەبێ هەویرەکە و زۆر زۆر شلیش نەبێ. شلەکە تا حەدێک ئەتوانی بۆ نمونە ئەو کاتی کە ئەیکەی بە گونک و لەلایەکە دایانەی ئاردەکەیتە ژێری و ئەیکەیتەوە احتیمالێت تۆزە خۆی بگرێ باشتر بێ، بەڵام ئەگەر توند بێ دەست و شان و ملتی پێوە یەشێ ئەوەندە ئەبێ ئاردەکە بکەیتەوە ئیزعاج دەکات. طبعا من بەشە بەش ئاوی تێکەم، ئاماژەم پێیا لە سەرەتاوە نامێت لە پڕە هەمووی تێ بکەم و ئاردێکی باشم بۆ دەرنەچێ، بەڵام ئاو بۆ شێوازە هەر کات هەویرەکە بەدەستان نەنووسە ئەوە یعنی هەویرێکی باشمان بۆ دەرچووە. بەڵام ئێستا بینن بەدەستمان نووسێ، بەڵام ئاردی تریژماوە بیکەمەوە بەسەریە. ئەوانە هەمووی جوان جوان هەڵەشێلم تا هەویرێکی باشمان بۆ دەرەچێت. طبعا من بۆیە نامێ ڤیدۆکە بپسڕێنم بۆی بزانن کە هەویرەکە چۆن هەڵشێلن تا ئاسانتر بێ بۆتان. طبعا نتوانین لەسەر عرس هەویرەکە هەڵشێڵی بۆی قووەتت زیاتر بچێ بەسەر دەستا و زیاتر بتوانی هەویرەکە هەڵشێلی. من لەسەر مێز ڕاستیەکەی تۆزێ قووەتم پێیان ناشکێ ئەو لەبەر ئەوەیە، بەڵام ئەتوانیت لە عەرزا بێ باشترە تا قووەتە زیاتر بەسەرا بشکێ. طبعا ئێستا لەوانەیە هەندێکتان بڵێن ئەی نابێ هێلکەکەی تێنەکەم. ڕاستەکەی هێلکەکە بۆ ناسکی هەویرەکەمانە بۆیە بێ هەرتی بکرێت، بەڵام ئەگەر تۆر حەز لە هێلکە نەبوو وەڵا نازام ئەتوانی تێنێکی کێشە نیە، بەڵام ئەو کاتە هەویرەکەت بەو شێوازەی کە ئێستا لە کۆتایە نیشانتانێم چەند هەویرێکی جوان دەرچووە ئاو بۆ شێوە ناسک دەرناچێ. بۆیە تکە ئاگادار بن کە ئەڵێم فلان شتی تێکەوتی مەکە یا ئەتوانی لە جیاتیەوە ئەوەی تێکی خۆم ئاماژەی پێم، بەڵام ئەگەر شتی ئاماژەم پێ نییە یعنی ناکرێت. لەبەرەوە تکایە ئاگاداری ئەو خاڵە بن، چ لە خواردن بێت چ لە شیرینی بێ کاتێک کە دروستیەکەم. ئەو ئێستا هەویرەکەمان تەواو بزانین کە ڕستەکانی ترچیمان پێویستە. خۆشەویستان، ئەو شتانەی تر کە پێویستمانە طبعا ئێمە خۆمان گۆشتەکە لە قیماین، لەبەرەوەی قیمەکە تۆ زانی کە لە قەسابێکی نایشۆنەوە، بەڵام ئێمە ئیشوینەوە.
پێویستمان بە پیازە بە گۆشتە لەگەڵ سیر پیاز و لەمان کاتە معدەنووس شویت ئەمەیان کوزبەرەیە و لەگەڵ گۆشت. ئێستا گۆشتەکە تەوان کوزبەرەکە ئەتوانی تێشینەکەی ئازادی بەڵام تامی خۆشترەکە و ئێمە زیاتر حەزمان لێ بەکارێنێ بەڵام تۆتوانی بەکارینێنی هیچ کێشە نیە. ئەگەر فرێشت دەست نەکە و ئەوەی وەکو بەهارات وایە و شکراوت ئەو بەکارمێنە ئەگەر فرێشەکە و دەستکە و کوزبەرەکە و باشتر قیمەکە وا گۆشتەکە لە قیماین و دواتر سیرەکە چەندانە سیرێک تەمان ئەم خواردنە چیم بەکارهێناوە ئاوا ئەخورێت و ئاواش خۆشە یەک شتی لێکم کەیتەوە تامی نامێنێ بۆیە تکای ئاگادار بن و پیازمان پێویستە پیازەکان سەرەتاوە هەندێک گوردور دەکەین دوای خێنە ناو مەکینەکە ێستا لەوە چێ بڵێن ئەگەر گەر مەکینەمان نەبێت چۆن ئەوانە وردکەین دروستە قیمەکە هەر خۆی لە قەسابخانە قیمەکەت بۆیەنن بەڵام ئەو پیاز و سیرەی کاتەوێ ئەوە بکەی بێت زۆر لە ڕندەی بی بۆی پیازەکە ئاوا دەرچێ و ئێستاش پێویستمان بە بیبەرێکی شیرینی سەوزە بەڵام ئەگەر بیبەریشی تێنەکەی ئەبێت واتەمە مەرجنیەتێکی هەم ئەمە هەم کوزبەرەکە مەرجنیەتێکی بەڵام ئەوانی تر هەمووی مەرجە و ئەبێت تێبکرێت. ئێستا هەندێک خوێ ئەوە هەموو کەرەستەکانە هەندێک خوێەکەینە ناوی و دواتر هەندێک بیبەری ڕەش و هەندێک بیبەری سووریش سوورەکە چه هاڕاوەکە بێت چ دەنگەکان بێ فەرق ناکە ئەتوانی هەردووکیشی تێکەی ئەتوانی یەک جۆریشی تێکەی. ئێستا معدەنووسەکە جوان جوان وردمان کردەوە ئەو مەیە لە مەکینە بەڕای من ئاوە باشترە ئەتوانی بێ لە مەکینەشەوە شویتەکە و کوزبەرەکە بەڵام لە مەکینەی مێ ئاوە باشترە بۆ ئەوەی تۆزێ ڕنگ و ڕووەکەی هەم جوانتر بێ و لە مەکینەش زۆر زۆر دەکرێ باش نییە و ئێستا هەموو کەرەستەکان جوان جوان تێکەڵەکەین طبعاً لەوانەیە ئێستا بڵێنەوە قیمەیە ئاوا تێیەکی ئەی نایخیتە سەراگەر هیچی لێنە نە کاتێک ئەی کوڵێنی خۆی لە قیمەکە لە ناوە ئەقوڵێ ناڵم ئەم خواردنە لەوانەیە زۆربەتان هەستان لێ نەبێ بەڵام هەر کردم وتم ئەگەر ویستان دروستی کەنەوە ئەوە لە یوتیوبی من هەیە. ئازیزان ئێستا قیمەکەمان بۆ شێوەیە لەگەڵ کەرەستەکان تێکەڵمان کرد پێویستمان بە ئاوە ئاوی بۆ زیادەکەین نابێ و قیمەیە ئاوا تۆپەڵ تۆپەڵ بێت ئەبێت تۆزێ قیمەکە تقریبان شی بێتەوە لە یەکتر جیا بکرێتەوە بۆی پێویستمان بە ئاوە بێ ئەیکەینە ناوی تەبان ئاوەکە ئەو ئێمە پەرداخێک سەرەتا تێمان کرد ئەجا بە پێی چاوی خۆتە یان تقریبان خواردنە چاوت زۆر قیاسە یانێ بێت پێی چاوی خۆت بیکەی بزانی چەندێ و چۆن و چۆن نییە چکە هەم بۆ ئاردەکە بۆ خوێکەی بۆ ئاوەکەی و هەمیش بۆ قیمەکە بە هەمان شێوە بە پێی چاوی خۆ دەبێ بیزانیت. سا من ڕاستەکەی گۆشتەکە نازام چەندان بەکارێنە بەڵام سیرەکە دیار بوو یعنی دوو سێدانە بوو و پیازەکەش دوودانە بوو بەڵام ئەوانی تر بە شێوەی چای خۆ دەبێ بیزانی. ئازیزانم ئەوە دوو گونکی گەورە لە ئاردەکە بۆ شێوازە دامانەوە و ئێستاش ئاردێکی ترمان کردوتەوە سێریکەن نە ئەبێت زۆر ئەستور بێ نە ئەبێت زۆر تەنەک بێ بۆ شێوازە ئەیکەیتەوە بە تیرۆک و پاشان بە پەرداخێک سێریکەن بە پەرداخێک ئاوا بەش بەشیەکەین سەری پەرداخەکە بەڵام هەوڵ بن بە پەرداخەکەتان زۆر گەورە نەبێت لەبەرەوەی هەویرەکەمان سێریکەن نە ئەستورە نە تەنکە بۆیە پەرداخەکە ژەگەر زۆر زۆر گەورە بێ ئەوە خنکاڵەکەت زۆر گەورە بێت بۆیە هەوڵ بن ئاوا بێت. ئەوە دووەم گونکی کە هەویرەکە کردومانە سێریکەن ئەوانەی ترەوە بۆ شێوازە دەرچوو و ئەمیتریش بۆ شێوازە و دواتر و پارچە هەویرانی تر کە ئەمێنێتەوە هەمووی جوان جوان هەڵە شێلیتەوە دیسان جارێکتر ئەیکەیتەوە و هەمان ستێپ دووبارە ئەکەیتەوەتەوەی تر فڕە نادەی سێریکەن ئەوە بۆ شێوازە دەرچوو و ئێستاش پێویستمانە هەر دانەیەک لەوانە دووبارە بە تیرۆک بیکەینەوە بۆ شێوازە سێریکەن و ئەوش نابێت زۆر تەنک بێ نابێت زۆر ئەستور بێواتە ئەبێ ئاگاداری بی چونکە ئەڵم نابێ بە قیاسی چای خۆتە یعنی بێ بزانیت کە ئەستوریەکەی چەنەوە ئەو چکە زۆر تەنک بێ هەڵەوەشێ زۆری ئەستور بێ ناخۆشە بێت. ئازیزان سێرکەن جوان سێری دەستم کەنەها وەکو قردێلە ئەم لایە گریت بۆ شێوازە ئەیتەوە بەسەر لاکەی ترە سێریکەن طبعا نینۆکیشمێت و زەیز عاجە بەڵام هەویرەکەم زۆر جوان دەرچۆ بۆیە ئیشەکەم لێ خراپ ناکە و دواتر و قیمە و شتانی کە هەمانە
بە کەوچکێک ئەیکیتە ناوی، بەڵام هەوڵ بدە چوار دیوەک ئەو چوار لای کە هەیەت یعنی ها ئاوەکە من ئاوای لە یەکەم تەڕ نەبێ، چکە تۆزە تەڕ بێ ئیزعاجیەکە گرێ سێریکەن و تۆزە ئاوەکەی هاتە خوارێ قیمەکە ئیزعاج دەرەچێ، بۆیە هەوڵ بدەن بەو شێوازە وەکو من خنکاڵێکی جوانەوە بۆ دەرچوو. طبعا چەندانەیەک لە بەردەم تا ناکەم ئەزانم تۆزەکردنەوەکە ئیزعاجە لەوانێتە بیزانیت ئێوێ ئەجا سینیەک دانێ ئاوە هەندێک ئارد بکە بە سەریە و خنکاڵێکە بکە سەری سێری چەند جوانە ئەوەی طبعاەوە ئیشی دوو کەسە لەولا ئەیکاتەوە منیش لەم لە خەریکی پێچانەوەکەم چکە پێچانەوەکەی بەس من نەیزانمەوە چەندێکە هەرێمە لیناس فێرکەم فێر نابێ بەڵام باش بوو لە ئاخیرە سێ چوار دانی بۆ کردم یارمەتیە ئازیزان سێریکەن جوان سەری دەستم بکەن بۆی بیزانن وەکو قردێ لە ئەم لایەگری ئەیتۆ بەسەریە ئاوا ناوەکەی بۆش دەرەچێ کە بۆش دەرچوو قیمەکە خەیتە ئەو نەو بۆشەی کە هەمانە بۆ شێوازە. ئەوە خوێن نیازیزان نەڵە نیە ئەو ئەوانە بە خواردن قەت ناوترێ یا ئەمە یەکەم شە دووەم شتیش ئەوە خوێن نییە ئەوە قیمەکە کە لەگەڵ کەرەستەکان تێکەڵمان کردو و ئاوەکەمان تێکردو ئاواوی شتەکانە هەمی یاوێتەوە ئەنجا مەڵە نیە ئێوە فێرن کە خواردنێگە بینێک سەرڵە نیە هەرچەنە من لەگەڵ یانیم یا بۆ خواردن قەت بەکار نایەت. سێریکەن ئەم بگرە ئەمە بێنە ئاوای لێکە زۆر جوان بۆتانەکەم بۆی بزانن کە چۆنەکرێ چکە بەڕاستی ناڵم لەو کاتۆ خەریکم لیناس فێرەکەم تۆزە زەحمەت بوو بۆی بەڵام باش بوو فێر بوو هەوڵ بدەن ئێوەش بۆ شێوازە. ئەم بەشەی ئاخری ئێڵمەوە قیمەکەی تێکەم ئەنجا دواتر لەگەڵ بەشەکەی ترە لێکیەمەوە سێریکەن بەو شێوازە ئەنجا ئەم بەشەی سەرەوەی کە تۆزێک ئەمێنێتەوە لە ئاردەکە ئاوە جۆن جۆن بیگرە تون بەیەکیا بنووسێنە بۆ ئەوەی هەڵنەوەشە چکە ئەم هەویرە چۆن هەڵوەشێ ئیشەکەمان لێ خراپەکات و هەموو ئەوانی تریش بەخۆیەوە هەڵەوەشێنێت و هەڵۆشانەکەت یعنی ئاو باتەوە خراپیەکە لێمان. سێریکان ئەوە تقریبان من 4 سینیم دروست کرد ئازیزان ئەوە سینیەک لە سینیەکان تەواو بووە بەو شێوازە. ئێستاش لەم لاوە مەنجەڵێکگەیەنین ئاوی تێەکەین ئاوەکە با زۆر نەبێت لە نیوەیە بێت هەندێک خوێەکەینە ناوی و دواتر پارچەیەک لە کەرە زبدە فەرق ناکە ئەیکەینە ناوی بەو شێوازە و ئێستاش هەندێک کاغەزی غاری پێڵن ئەم جۆرانە لە شوێنی بەهاراتەکان هەیە هەندێکی تێەکەین ئەوە ئاوەکە جوان جوان ئاوا کوڵ هاتوو نەبێ ناتوانانی خنکاڵێکە بکەیتە ناوی. ئێستا یەکەیەکە خنکاڵێکە لە شوێنی جیاجیایکەینە ناو مەنجەڵەکە بۆی بەیەکانە نووسێ لە ناو مەنجەڵەکەیە بەو شێوازە خنکاڵەکان هەمووی جوان جوانەکەینە ناو مەنجەڵەکەمانەوە ئەگەر سوودفەی کرد بۆ ئێوارە کردان زوو کردان هەل بە سینەکەەوە بیکەنە ناو فرێزەری سەلاجە هیچی لێنە بۆی ئاویش نایەتەوە تۆزێ ئەوە بێت ئەنجە دوایی ئەتوانی ئاوەکەی بۆ بقڵێنیت و بیکەیتە ناوی یا گەر سوودفێ زۆر دروست کرد بە هەمان شێوە ئەتوانی بەشێک هەڵگری بیکەیتە ناو سەلاجە بیبەستێ بۆ سبەینە یا دوو سبەی حەستان لێبوو دووبارە ئەتوانن بیکڵێنن واتە هەڵەگیرێت بەڵام هەوڵ بن زۆر زۆریش هەڵی مەگرن لەبەر خاتریەوەی کە پیاز و شتی تیانەوە بۆن بکات بەو شێوازە. طبعا ئێمە لەبەرەوەی مەنجەڵەکەمان ماشەڵا گەورەیە هەوڵ دەین خنکاڵێکە زۆر بکەینە ناو ئاوەکەەوە بۆ ئەوەی هەمووی بەیەک یعنی بۆ نمونە 6 کەس کە دانیشێ هەمووی بەلایانی کەم 3 دانە 4 دانی بەرکەوێ بیخوات بەو شێوازە. و ئێساش سەری مەنجەڵەکەمان ئەنینەوە لێ گەڕین بۆ ماوەی 8 خولەک تا 10 خولەک زیاتر نابێت ئەوەندە لەسەری بێت تا بکڵێ. ئازیزان سێرکەن کاتێکە خنکاڵێکە ئۆتۆماتیکیان ئەکوڵێ سەر ئاواکەوێت یەکەم جارکە ئەیکەیتە ناو مەنجەڵەکە تۆ ژێر ئاواکەوێ خنکاڵەکان بەڵام کە ئەکوڵێ وردە وردە سەر ئاوەکەوێ بەوەی ئازانی کە خنکاڵەکەمان کوڵاوە. سێریکەن ئێستا تقریبا دوای 8 دقە بۆ شێوازی لێ هاو ئاوا جوان جوان بە کەوگیرێک لە ژێرەکەی بیهێنە و بیبە بۆ ئەوەی خنکاڵەکە بەژێر مەنجەڵەکە تا نەنووسێ. ئێستا سێریکەن بە قوڵپی تر بە و
ئیتر تەواو یعنی تقریبا ئێمە کاتمان ڕاگر 8 دقەی ڕێک بەسی بۆ خنکاڵێکە لە سەریا بێ. سێریکە نازیزان ئەوە خنکاڵێکەمان بۆ شێوازە بوو و ئێستاش خێنە ناو قاپێکەوە پێشکەشیەکەین یاخو سێرڤزیەکەین فەرق ناکە بۆ شێوازە و چەند نازدارە ماشەڵڵای لێ بێ. خنکاڵێکی زۆر خۆشە من تەوان زۆر حەزم لە خواردنی جیاجیا تاقیکەمە و ئەمەش یەکێکە لە خواردنانە. ئازیزان جا با پێتان بڵێم چۆن نەخورێ. تەبانەوە خنکاڵێکە و دواتر بەشێک لە خنکاڵێکە ئەبڕی ئاو بە چەقۆ و دواتر زبدە یاخودکەرە هەندێک ئەکەیتە ناو ئەو بەشەی خنکاڵێکەوە. سێریکەن بۆ شێوازە تەبان ئەمە شێوازی جیاوازە خوڕێت ئەنجا بیبەری سوور و هەندێکیش بیبەری ڕەش ئەکەین بەسەریا بۆ شێوازە نۆشی گیانیکەن بە هیوای ئەوەی سووتان لێ بینیوێت کاتێکی خۆش بە هەموو لایەک.